کاتتان باش بەرگەی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم و سەرەتاش لە ماڵپاری فۆکس نیوزەوە دەست پێ دەکەین کە تیایدا بەڵاو کراوەتەوە خوشکی خێزانەکەی ئەبوبەکر بەغدادی لە هەرێمی کوردستان زیندانی کراوە. ئەمەش دوایەوە دێت چەند ساڵێک لەمەوبەر شکستی هێنا لە ئەنجامدانی تەقینەوەیەک و زیندانی کراوە. دوا ئەمیت ئیبراهیم خوشکی یەکێک لە سێ خێزانەکەی ئەبوبەکر بەغدادیە و تەمەنی 24 ساڵە و لە زیندانێکی سنووری هەولێرە. دوا لە بازگەیەکی سنووری هەولێر دەستگیر کراوە بە پرسانی ئاسایشی هەرێم ڕایانگەاندووە. دوا بەرگێکی من ڕێژکراوی پۆشیوە و ویستوێتی خۆی بتەقێنێتەوە. بە پێی زانیاریەکانی فۆکس نیوز دوا بە نهێنی یەکێک بووە لە کەسە کاریگەرەکانی ناو داعش بەرپرسانی باڵای ئاسایشی هەرێم. با فۆکس نیوزیان وتوە دوا کەسێکی خۆشەویست بووە لە ناوداش و زۆرێک لە ئافرەتەکان پێی کاریگەر بوون. وەک دەبینین ئەمەش وێنەی دوایە کە لە فۆکس نیوز دەستی کەوتەوە و بەڵاوی کردوتەوە. لە ماڵپەری سێنێنی عەرەبی بەڵاو کراوەتەوە ڕۆژی هەینی وەزارەتی بەرگری ئەمریکا 1970 وێنەی بەڵاو نەکراوە بەڵاو کردوتەوە کە زیندانیەکانی عێراق و ئەفغانستان لە سەردەمی جۆرج دەبلیو بۆش دەردەکەون. ئەم کارە لە چوارچەوەی ئەوە دێت کە لە 2004ەوە یەکەتی ئازادیە مەدەنیەکانی ئەمریکا داوای یاسای دژی وەزارەتی بەرگری بەرز کردبووە و لەسەر بنەمای یاسای مافی دەستکەوتنی زانیاری داوای ئاشکراکردنی 2000 وێنەی کردبوو. یەکەتی ناوبراویش بەڵاوی کردوتەوە کە ئەوان لەم کارەیاندا بەردەوام دەبن تا هەموو ئەو وێنانەی ماون بەڵاو دەکرێنەوە کە ژمارەیان 1800 وێنە دەبێت. وتەبێژێکی پنتاگۆنیش لە ڕوونکردنەوەیەکدا لەبارەی ئەم وێنانە ڕایگەیاند. کام وێنانە لەلایەن لیژنەیەکی لێکۆڵینەوەی سربەخۆ بەڵاو کراونەتەوە کە ئەو لیژنەیە لێکۆڵینەوە دەکات لەبارەی تۆمەتی مامەڵەی خراپی بەشێک لە سەرباز ئەمریکیەکان بەرامبەر زیندانیە عێراقیەکان. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بەڵاوی کردوتەوە عێراق لە مانگی ڕابردوودا نەیتوانیوە هاوڵاتی ئاسوونەکان لە دەستی هێرشی تۆڵە سەندنەوەی میلیشیا شەیەکان بپارێزێت کە ئەوەش نمونەیەکی دیکە لە تاوانە جەنگیە بەربەڵاوەکان. ڕێکخراوەکە ڕایگەاندووە فراندن و کوشتن و سوتاندنی ماڵ و مڵکی کۆمەڵگەی سونی لە شاری مێغدادیە و دەوروبەری لە 11 مانگی کانونی دووەمەوە دەستی پێکردووە کە ئەمەش لە دوای تەقینەوەیەکی چەکدارانی داعش دێت لەو شارە کە کوژرانی 27 هاوڵاتی مەدەنی لێکەوتەوە. لە ئاژانسی هەواڵی ڕووسی بەڵاو کراوەتەوە بڕیار وایە دەی شوبات و نوێنەرەتی کانتۆنەکانی ڕۆژئاوا لە مۆسکۆ بکرێتەوە. فەرهاد باتیف سەرۆکی ئەنجومەنی کەلتوری نیشتیمانی فیدراڵی کانتۆنەکانی ڕۆژئاوا با ئاژانسەکەی ڕاگەاندووە ئەو نوێنەراتیەکی ڕێکخراوەکەیان دەبێ و پشتیوانی لە ماف و داخوازیەکانی کورد دەکات کە لە ڕووسیا یاخۆت لە سووریا دەژین. لە ماڵپەری ئەڵعەرەبیە بەڵاو کراوەتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەاندووە پێویستە رووسیا لێپرسینەوە لەگەڵدا بکرێت بەرامبەر ئەو کوشتارەی لە سووریا ئەنجامی دەدەن و ڕایگەاند رووسیا لە سووریا دەجەنگێت بۆ ئەوەی دەوڵۆتکەیەک بۆ ئەسەد دروست بکات. ئەردۆغان ئاماژەی بەوەشدا رووسیا هاوبەشە لە کوشتنی 400,000 سووری لەلایەن ڕژێمی ئەسەدەوە لە بەرامبەرەوەی کە رووسیا ڕایگەاندووە ئەنکەرە دەیەوێت دەستێوەردانی سەربازی لە سووریا ئەنجام بدات. ئەردۆغان ئەو تۆمەتانەی بە گاڵتەجاری ناوبەر بەرگە ڕۆژنامەوانی پێشکەشکردن ئەرشاد.